ساڵانە لە زانکۆی گیدرۆمیترۆلۆژیچسکی لە شاری سانت پیترسبۆرگ لە وڵاتی رووسیا فیستیڤاڵی هونەری لودی میرە بۆ خوێندکارانی سەرجەمتەوە جیاوازەکان بەڕێوە دەچێت. ئەم ساڵ خوێندکارانی کورد بە ئاڵای کوردستان و بە ناوی کوردستانەوە بە چەند نمایشێکی هونەری و کولتوری بەشداریان کرد. ئێمە کۆمەڵە خوێندکاری کورد بۆ جار یەکەم بەشداریمان کرد لە گروپە لە فیستیڤاڵێکی بەناوبانگ کە بۆ ماوەی 10 ساڵە درێژەی هەیە بەردەوامە. ئێمە بۆ جار یەکەم وەکو گروپێکی کورد بەشداریمان کرد بە گۆرانی کوردی بەجلی کوردیەوە. مامۆستایان و خوێندکارانی بەشداربوو باس لەوە دەکەن هەرچەندە ئەمە یەکەمین جارە خوێندکارانی کورد بەشداری لە فیستیڤاڵەکە بکەن، بەڵام نمایشەکان بۆ جێی سەرنجی ئامادەبووان. من مامۆستای ئەو خوێندکارە کوردانم کە بۆ یەکەمین جارە کورد لەم زانکۆی ئێمە دەخوێنێت. پێشتر ئێمە لەبارەی کورد و کوردستانەوە ئاشنا نەبووین، بەڵام ئێستا و خوێندکارانە زۆر باسی کورد و کوردستانمان بۆ دەکەن. ئەمە دەیەمین ساڵە ئەم فستیڤاڵە بەڕێوە دەبین. خوێندکارانی هەموو وڵاتە جیاوازەکان لە فستیڤاڵەکە بەشداری دەکەن بۆ لە یەک نزیک بوونەوە و ئاشنابوونمان بە کولتوری یەکتر. ئەم ساڵ بۆ یەکەم جار خوێندکارانی کورد بەشداریان کرد، نمایشێکی جوانیان نیشانداین. ئەو خوێندکارە کوردانی بەشداری فستیڤاڵەکەیان کە لەلایەن کۆمپانیای گازپرۆمی رووسی و وەزارەتی سامانە سروشتیەکانەوە نێردراونەتە ئەو وڵاتە بە مەبەستی خوێندن لە بواری ئەندازیاری نەوت و گاز. باشێک لە خوێندکاران داوا لە حکوومەتی هەرێم دەکەن کە ئەو گرێبەستەی کە هەیەە لەگەڵ کۆمپانیای گازپرۆم پەراوێز نەخرێت تا تاوکردنی خوێندنەکانیان خەرجی خوێندنیان بۆ دابین بکرێت. ڕێبوار کامیل، NRT، سانت پیترسبۆرگ، رووسیا.